انی دەربەندیخان و کەلار و شارە زۆر هەڵمەتێکی کۆکردنەوەی پاتریان دەست پێ کردووە تاوەک پاتری دوای بەکارهێنانی نەبێتە هۆی پیسبوونی ژینگە و لەلایەن هاوڵاتیانەوە فرێ نەدرێت بەڵکو کۆ بکرێتەوە و لە جێگایەکدا بپارێزرێت کە مەترسی بۆ سەر ژینگە نەبێت. بێگومان پاتری یەکێکە لەو کەرستانی کە مەترسیەکی زۆری بۆ سەرژینگە و تەندروستی مرۆڤ هەیە و پێ ئەو سامپڵانش کە لە ئاوی خواردنەوەی دەربەنیخان وەرگیراوە بەشێکی زۆری ئەو مادە قورسانەی کە لەناو ئاوی خواردنەوەی دەربەنیخاندا بوونی هەیە بریتیە لە قوڕقۆشەموانی کەڵوە جیوە و ئەمانە پێکاتێکی سەرەکین لە پاتری بۆیە ئێمە هەڵمەتی کۆکردنەوەی پاتریمان دەست پێ کردووە بە هیوای ئەوەی کە هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی بەرچاو هاوکار بن لەم هەڵمەتە لە پێناو ڕاگررتنی ژینگەیەکی تەندروست. هەڵمەتی کۆکردنەوەی پاتری بەکارهاتوو لەلایەن چەند گەنجێکی خۆبەخشەوە بەڕێوە دەبرێت ئەویش باڵواسینی چەندین دەبەی گونجاو لە شوێنە گشتیەکاندا کە هێمایی پاتری لەسەر دروست کراوە تاوەک هاوڵاتیان پاتریە بەکارهاتوەکانیان لەو جێگایانەدا کۆ بکەنەوە و لە ڕێگای ڕیکلام و پۆستەری چاپکراویشەوە لە نێو بازاردا ئاگاداری بۆ هەڵمەتەکە کراوە لە ئێستاشدا بەوتەی ڕێکخەرانی پرۆژەکە ژمارەیەکی بەرچاو پاتری کۆکراوەتەوە کە ئەگەر فرێ بدرایە ژینگەیەکی زۆری بۆ چەندین ساڵ پیس دەکرد. ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان هەستاین بە بڵاوکردنەوەی ئەندوبانە لە چەند شوێنێکی شارە بۆ کۆکردنەوەی پاتری داوا لە هاوڵاتیان هاوکاریمان بکەن لەبەرەوەی پاتری زەرێکی زۆری بۆ ژینگە. هەرچەندە ڕەنگە بیرۆکەی ئەم پرۆژەیە لە وڵاتاندا بیرۆکەیەکی تازە نەبێت بەڵام لە هەرێمی کوردستان وەک یەکەمین هەنگاو دەژمێرێت تاوەک هاوڵاتیان پاتریە بەکارهاتوەکانیان تێکەڵ بە زبڵ و پاشەڕۆکانیان نەکەن بۆیە بەڕای شارەزایانی بواری ژینگە ئەگەر ئەم هەڵمەتی کۆکردنەوەی پاتریە بێتە پرۆژەیەک و حکوومەت بتوانێت کاری لەسەر بکات لە سەرتاسەری هەرێمدا بێگومان کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر پاراستنی ژینگە چونکە ئەو پاتریانە چەندین مادەی ترسناکی تێدایە کە بۆ ماوەیەکی درێژخایەن دەبنە هۆی پیسبوونی ژینگەی ئەو ناوچەیی کە تێدا فرێدەدرێت لە دەربەنیخانەوە بابان ئەنوەر تایبەت بە بەرنامەی ڕۆژانەی نارتی. بەڵێ خۆشەویستان لەگەڵ بەرەو پێشچوونی گیانە زۆر کەرەستە و زۆر شت هەیە کە سوودی بە مرۆڤایەتی گەیانەوە و لە هەمان کاتیشە بێ ئەوەی خۆمان ئاگامان لێ بێ زەرەریشی هەیە و ئەبێتە هۆی لە ناوچوونی ژینگەیەکی پاک. یەکێک لەو کەرەستانە پاتریە. بەڵام خۆشبەختانە چەند کەسانێک هەیە کە هەستەوان بە کۆکردنەوەی ئەم ئامێرە بۆ ئەوەی خاوەنی ژینگەیەکی پاک بین. بۆ ئەمە بەستەش بۆیە زیاتر قسە لەسەر ئەو باسە بکەین میوانداری بەڕێز سەروەر و کاک ئازاد باش بەخێراتن لە دەربەنیخانەوە هاتوون و لەشتان ساغ بێ بەخێراتن. زۆر سپاس بێەوە. سەرەتا کاک سەروەر ئەگە بێمە لای جەناب تو بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئێوە کۆڕێکخراوە ژینگەکان لە شاری دەربەنیخانە هەستان بە تایبەتمەندکردنی سەلێک یاخود سەتڵێک یاخود دەبێت بۆ کۆکردنەوەی پاتری و پیل. پاتری و پیلە بەکارهاتوەکان با بزانین بۆ پاتری و پیل. دیارە زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان و جێگەی خۆیەتی ئێمە لێرەوە پێش دەستپێکی قسەکانی ترم. سوپاسی پایانێرتان لە تەواوی شار و شارۆچکەکان و بە تایبەت لە قەزای دەربەندیخان مامۆستا بابان و هاوکارەکانی بکەین کە زۆر تەواوکەری کارەکانی ئێمە لە گەیاندنی پایامەژینگەکانی ئێمە. و دیارە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لەگەڵ چەند کەسێک کە شارەزان لە بواری ژینگە سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتێکین لەسەر پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان کە بە سپاسەوە یەکێک لەو کەسایەتیانە بەڕێز کاک برهان شەرەفڤایانیە کە زۆر هاوکار و هەماهەنگە لەگەڵمان بۆ لە کارەکانماندا و دیارە لە نووسینەوەی ئەو راپۆرتەدا یەکێک لەو مادە قورسانی کە بووە بە هۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان پاتریە. بەشێک لەو پاتریانەش پاتری شار و شارۆچکەکانی دەرەوەی دەربەندیخانن کە با بڵین لەسەر زیاتر لەسەر ئەو سەرچاوە ئاویانان بۆیە کاتێک ئێمە ئەو راپۆرتە من بەڕاستی خۆم بینیم ینی زۆر هەستمە مەترسیەکانی پاتری کرد و لەگەڵ ئەو برادرانە بڕیاری ئەوماندا کە ئێمە هەنگاوێک بنین بۆ کۆکردنەوەی پاتری و ئێمە ئەومانزانی کە لە کوردستاندا تا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە بۆ کۆکردنەوەی پاتری کە لە کاتێکدا ئەگەر ئێمە بە جیاوازی هۆڵندا وەربگرین لە هۆڵندا لە سەروی لە 60 خەڵکی هۆڵندا پاتری کۆکاتەوە لە سوید بە هەمان شێوە بەڵام لە کوردستانە تەنها لە سەدایەکش کۆ ناکرێتەوە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە باشمانزانی هەنگاوێک بنین بۆ کۆکردنەوەی پاتری و وەکو ڕێکخراوەکەشمان ئێمە بۆ ئەوی بازنەی ئەم کارە فراوانتر بکەین بۆ ئەوەی ئەم پەیامە بە شێوەیەکی فراوانتر بیگەێنین بەلایانی حکومەت و بە تەواوی هاوڵاتیانی کوردستانیش ئێمە بە باشمانزانی کە کۆمەڵێک یاخود ژمارەیەک ڕێکخراوی کە لە ناوچەکانی ترا بینێن ناوم بازنەوە پێکەوە ئەو کارە بکەین. خۆشبەختانە ئێوە هیچ لایەن و ڕێکخراوێک ئەم کارەی نەکردووە بە بڕای ئێمە پێشتر نەکراوە و ئەگەریش کراوە دەبوو لایەنی کەم لە سەدایەکش کۆ بکرێتەوە ئەگەری
ئەگەریش کۆکراوەتەوە ئەوە لە چی شوێنێکە دەکرێت و پرسیارە لە حکومت بکە کرابێت بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکەمان پێشنیارمان کرد بۆ ئەو ڕێکخراوانێکە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان لە کەلار پێشنیارەکەی ئێمەیان بە هەند وەرگر و هاتن بەدەم پێشنیارەکەمانەوە ڕێکخراوی ژینگە دۆستان لە شارە زوور لە هەڵەبجەی تازە و ڕێکخراوی تۆڕی هاوڕێیانی ژینگە لە سلێمانی و کۆمەڵی کوردستانێکی سەوز ئێمە پێکەوە دەستمان کرد بەم کارەکە لە چوار ناوچە دەستمان پێکرد ئەویش لە قەزای کەلار و لە قەزای دەربەندی خان و لە قەزای هەڵەبجەی تازە و لە پارێزگای سلێمانی کە ئەتوانین بڵێن بۆ یەکەمین جار بە شێوەیەکی فراوان لە ڕێگەی دانانی ئەو دبانەوە دەستکرا بە کۆکردنەوەی پاتری زۆر بەڵێ ئەمە گەڕێنیتەوە بۆچی کە لە کوردستانە ئەم لایەنە پشتگوێ خرا و گرنگی پێ نایێت لە کاتێکا کەرەستەیەکە زیانێکی زۆری بۆ سەرژینگەکەمان هەیە سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بەرنامە دیارە کاک سەرۆ لە دەربەنی خان و ئێمەش وەک ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمان لە کەلارەوە هاتوین چەقی کارەکەی زۆر سپاس چەقی کارەکەی ئێمەش لە کەلارە وەکو ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمان بە حەقیقەت لەسەر کۆکردنەوەی پاتریەکەش ئەو کاک سەرۆر ئاماژەی پێدا ئەمە یەکەمین جارە ئەوەی ئێمە بزانین ئاگاداربین یەکەم جارە لە کورسانە ئاکرێ هەڵبەتە پاتری بۆ خۆی مەترسیە بۆ سەر تەندروستی و بۆ سەر ژینگەش لاچی زۆر خەڵکێشتا هەستی پێ نەکرێ بەکارهێنانی پاتری هێندە ئاسان بۆ لە ماڵانە جاری وە هەیە مناڵان زۆر بە سادەی لە کۆنتترۆلەکان دەرێکەنەوەی خەنە دەمیانیان پاتری سعادی هەر شتێکی تر بێ زۆر بە ئاسانیەمانە بەدەسەکەون لە کاتێکا زیانی زۆری بۆ تەندروستی هەیە هەروەها دوای ئەوەش بۆ سەر ژینگە کاتێک فڕێ ئەدرێ بۆیە بە حقیقەت ئێمە وەکو ڕێکخراوەکان کە ئەو ڕێکخراوی کاک سەرۆر لەگەڵمان قسەی کرد ئێمەش زۆرمان پێ باش ئەم هەڵمەتە بکرێ ئێمەش لە کەلار هەڵماندا و دەبانە لە چەند شوێنێکا دابنین بۆ کۆکردنەوەی پاتریەکان حتمما لە مەترسی ئەم پاتریانە بۆیە ئەم کارەمان کردووە و یەکەمین جارشە وەکو وتمان ئێمە هەستمان کرد لە مەترسیەکانی ئێستاش کە کار لەسەرەواکرێت ئەمە ینی چەند نمونەیەک بێنمە لەسەر کارەکان بۆی خەڵک وشیاری هەبێ لەسەر پاتری چونکە ئێمە لە کاتی هەڵمەتەکەشە ئێمە ڕێنماییماندا باش کردووە باز لەوە بکەم وتم ئێوە بەس دانانی دەبە کافیە بۆی کە ئێوە پاتریەکان کۆکردنەوە پێشتر پێویستە ئێوە خەڵک هۆشیارکەنەوە لەوەی کە پاتری ئەم مەترسیانی هەیە بۆی پێویستە فڕێدانی جا بکرێتەوە بەڵێ سەرەتا بۆ دەبەکەت ئێمە وەکو ڕێکخرا و ڕێکخراوی NGOین هیچ سەرچاوێکی داراییمان نییە حتمما لە ڕووی کولفۆ ئەم دەبێت کەمی تێشێ بۆ ئێمە بۆی ئەو هەنگاومان باش زانی ئەکرێ ئەگەر هەنگاوی باشتر هەبێ حکوومەتیان لایانی پەیوەندیدارکە بەجددیتر ئەتوانن کولفەیەکی زیاتری هەبێ بتوان ڕێگەچارەی گونجاوتر بدەزن ئێمە دەبەکمان بۆ بەکارێن لە ڕووی مادیەوە کولفەی کەمتری تێچێ ئاسانترە بۆ ئێمە هەڵبەتە ئێمە لە کاتی ئەو کارێشە ئێمە ڕێنماییمان دابش کرد لەسەر مەترسی پاتری کە چەند زیانەیە بۆ سەر تەندروستی بۆ سەر ژینگە ئەو ڕێنماییانشمان دابش کردووە ئەکرێ ڕێگەی باشتر لەمە بگیرێتە بەر نەکەرمە هەڵمەتی کۆکردن دەستپێکێکمە خاڵی سەر وەکو دەستپێکێکی من ڕێکخراوە ژینگەکان ئەممان باش زانی ئەکرێ هەنگاوی باشتر هەبێ ئێمە لەگەڵ ڕێکخراوەکان قسەماکردن بیرۆکەمان باش زانی ئەکرێ بیرۆکەی باشتر هەبێ ئەکرێ حکوومەت پلانی باشتری هەبێ با نمونەیەک بێنمە مەسەن لە هەرێ وڵاتە لە کاتی فرۆشتنی پیلێکە یان پاتری تۆ ئەیکە ئەیفرۆشی ئەبێ و پاتری کە بەکارت هێناوە بیگەڕێنی تۆ ئەنجا پاتریەکە وەربگری بۆت نییە و پاتری بە ئاسانی بۆ خۆت بێ لا ئێمە بەداخەوە ئەوە نییە ئەتەوێ هەرچەندێک پاتری بێ بیکڕی ئێمە بەس ماز دوایە بێ دوای سەڵەکە بەریتوانێ ئینجا ئێستا سەڵەکەش زۆر هەرژینگەکی سەوایلیاتەوە سەڵەکەش نابێتەوە ما سەڵەکەش زۆر بۆ نازان پلاستیکە و شەر لەوەکە کە هۆشیاری دابەشەکرێ ئەو دەلیلە یاخودە و ڕێنمایانی کە لەو وەرەقەیان نووسراوە کە دابەشەکە مەسەر وڵاتیانە چیتیان نووساوە ڕێنمایەکان زیات لە ڕێنمایەکان لە مەترسیەکان باس لە پێکاتی پاتریە کراوە مەسەن پاتری لە چی پێک دێ لە گۆگر و چەند مادەیەکی ترسناک و زەرنەی خۆی کۆمەڵی مادەی ترێکە مادەی ترسناکەن ڕاستی بۆ تەندروستی مرۆڤ بۆ ژینگەش کە فرێدرێ ئێمە ئەو مەترسیانەمان هەمووی لە ڕێنمایەکانە باس کرد بۆی هاوڵاتیان بزان کە پاتری چەندێک مەترسیە بۆ سەر تەندروستیان باڵە تیمەکەتان چەند کەسە چۆن دابەشە بن بۆ ئەو شوێنانی کە مەبەستانە ئەو کەرەسانەش چییە کە بەکارهێنن خۆتان ئێمە دیارە لە هەر ناوچەیەک وەک ئاماژەم پێدا ئەو کارە سپێردراوە بە یەکێک لەو ڕێکخراوانەی کە پێشتر ئاماژەم پێدا ئەوە ئێمە وەکو ئەو ڕێکخراوانی کە لە ناوچەکانیشداین ئێمە بۆ خۆی تیمێکمان دروست کردووە هەر تیمێک با بڵین هەر ڕێکخراوێک لە ناوچەیەکدا بەرپرسە لە هەڵواسینی دەدانن لەو دبانەی کە ئێمە ئامادەمان کردووە و لەسەر ئەو دبانە لۆگوی ڕێکخراوەکان و هێمای ڕیسایکلین و هێمای پاتری لەسەرەوە بە زمانی کوردی و ئینگلیزیش نووسراوە و ئێمە لە ڕێگەی دانانی
دانیشتوانی ئەو دبانەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەو ڕێنمایە ژینگەیانی کە هەمان لەسەر وەک مامۆساش ئاماژەی پێدا لەسەر با بڵێن مەترسیەکانی پاتری و لە چی جێگەی کۆ بکرێتەوە و لەگەڵیدا ناوی ئەو دەشوێنەی کە دبەکانی لێ هەڵواستراوە ئێمە لەسەری نووسیمانە و ژمارەیەکی زۆر لەو ڕێنمایانەمان ئێمە لە چاپ داوە و بەسەر هاوڵاتیان یاخود دانیشتوانی ئەو ناوچارەدا ئێمە دابەشمان کردەوە بۆ مەبەستەی کە دانیشتوانی ناوچەکان بەشدار بن و هەماهنگ بن لەگەڵمانە بۆ کۆکردنەوەی پاتری. ئەوشمان لەبیر نەچێ بۆ خۆی پاراستنی ژینگەی کوردستان بەتەنها ئەرکی سەرشانی ئێمە نییە وەکو ڕێکخراوێک یاخود هەر ڕێکخراوێکی تر بەڵکوم ئەمە ئەرکی سەرشانی هەمومانەوە دەبێت تاک بەتاک ئێمە ڕۆڵمان هەبێت لە پاراستنی ژینگەی کوردستاندا. بۆ ئەمەش ئێمە بەتەنها ناتوانین بە ڕێکخراوەکەی ئێمە یاخود ئەو ژمارە ڕێکخراوەی کە لەناو ئەم بازنەی کارکردنداین ئێمە ناتوانین پاتری لە کوردستاندا هەمووی کۆ بکەینەوە. ئێمە ویستمان لە ڕێگەی ئەم کارەوە پەیامێک بە تەواوی هاوڵاتیانی کوردستان بگەێنین کە پاتری مەترسی بۆ سەر ژیان و تەندروستی ئەوان هەیە و پاتری مەترسی بۆ سەر ژینگەکەمان هەیە. بۆ ئەوەی خۆمان لەم مەترسیە بپارێزین پێویستە ئێمەی هاوڵاتی پابند بین بە ڕێنمایی ڕێکخراوە ژینگەکانەوە و حکوومەتیش ڕۆڵ و کاریگەری هەبێت لە کۆکردنەوەی پاتریدا. ئیتر بە هەر ڕێگەیەکە ڕێگەش زۆرە بۆ کۆکردنەوەی پاتری. ئەگەریش هیچ ڕێگەیەک نەبێ بە بڕای من دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت لایەنە پەیوەندیدارەکانی ژینگە و سەرۆکایەتی شارەوانی دەبێت با بڵێن سوود لە تەجروبە و ئەزمموی وڵاتانی تری دەرەوە وەربگرێت بۆ ئەوی بتوانێت پاتری کۆبکاتەوە و هەم هاوڵاتیان و هەم ژینگەی کوردستانیش لەو مەترسیە گەورەیە بپارێزێت. باڵە سەرەتام هەڵمەتتان لە کێوە دەست پێ کرد یەکەم شوێن؟ ئێمە لە یەک ڕۆژدا دەتوانین بڵێن لە یەک کاتدا سەرجەم ئەو ڕێکخراوانەی کە ئاماژەم پێدا لە یەک کاتە ئێمە دەستمان پێکرد لە هەر چوار شوێنەکەی کە ئاماژەم پێدا. بەڵێ کاتێک کە باسی ژینگاکەین ڕاستەوەی سەر وشەی تەندروستی بەدوایێت تەندروستی تاک و تەندروستی کۆمەڵ ئەگەر بێت و ژنگەیەکی ناتەندروستمانە بێ ئەو کاتە تاکێکی ناتەندروستمانە بێت. لەم بابەتەیە مادام ڕاستەو خۆ پەیوەندیدارە بە تەندروستی کۆمەڵەوانێ پێویست ناکات یاخود وا باشتر نییە کە ئێوە پەیوەندیتان هەبێت لەگەڵ وەزارەتی تەندروستیە یاخود لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستیەکانە لە ناوچە و شارەکانە تاوکو ئەوانی ژاوکارتان بن لە بڵاوکردنەوەی هۆشیاری و لە پێدانی زانیاری بە هاوڵاتیان لەسەرم بابەتە. بەدڵنیاییەوە بۆ خۆی لایەنی تەندروستی ینی ئێمەم کارێک کە دەیکەین لە پێناو پاراستنی ژیانی تەواوی هاوڵاتیانی کوردستاندایە بۆیە ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و ئێمە بۆ خۆی وەکو ئەم ڕێکخراوانە وەک ئاماژەم پێدا ئەمە دەستپێکی کارەکانی ئێمەیە و بەدڵنیاییشەوە ئەم کارەی ئێمە هەنگاوی تر بەدوای خۆیان دەهێنێ و هەنگاوی تریشی بەدوای خۆیان هێناوە بە نمونە ینی پێش ئەوەی وەڵامی و پرسیارت بمەوە ینی خەڵکانێکان بەتایبەت بەشێک لە هاوڵاتیان ینی من ئەو ڕۆژە لەگەڵ یەکێک لەو هاوڵاتیانە کە تێپەڕ بیم بەلای دبەکانە منی ناسی و پرسیاری لێم کردوتی ئەم دبەی کە ئێوە هەڵتان واسی و بە چ مەبەستێکی ئێوە هەڵتان واسی و ئاماژەم پێدا کە بۆ کرد کە ئێمە بەمبەستی کۆکردنەوەی پاتری ینی وتی پاتری ئەگەر تۆ لەسەر و جادێ فڕێدەیت و بیخەیتە ناو سەلێکی خۆڵیشەوە چی جیاوازیەکی هەیە یعنی باوەڕ بکە نێزانی ئەم پاتریە چەندێک مەترسی هەیە لەسەر ژیانی ئەو تا هەرچەندە من کەسێک گیرانی ڕەنگە لە ڕووی زانستی و زۆر شارەزایەکی ئەوتۆم نەبێت لەسەر زیانەکانی پاتری بەڵام ئاماژەم بۆی کرد کە پاتری چ جۆرە مەترسیەکی ئێوە دەبێت ئەم خۆی لێ بپارێزێەوە ئێمەش ئەم کارەمان کردو تەنها بەس ئەمە وەکو کاغەزێک نییە کە مەسەلەن فڕێدراوێت لەسەر جادێک یاخود لەسەر شۆستەیەک و ئیتر هەڵگیرێتەوە بکرێتە ناو سەلەیەکی خۆڵەوە بەڵکوم ئەمێ دەبێت بە تایبەت کۆ بکرێتەوە جیاواز لە زبڵەکان کۆ بکرێتەوە و سەبارەت بۆش ئێمە وەک ئاماژەم پێدا ئەمە هەنگاوی یەکەمانە هەنگاوی یەکەمان بۆ ئەوەی کە هاوڵاتیان وەگوتم لەو مەترسیە بە ئاگا بێنینەوە حکومەت پەیامێک بگەێنین بە حکومەت بۆ ئەوەی هەنگاو بنێت بۆ کۆکردنەوەی پاتری و هەنگاوی کەشمان دەبێت بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان لە ناوچەکانەوە پەیامی ئێمەش بگەێنن و ئێمە لە ڕێگەی ئەوانە و پەیامی ژینگە بگەێنین و ئەوانیش لە ڕێگەی ئێمە بتوان پەیامی خۆیان بگەێنن لە پێناو پاراستنی تەندروستی تەواوی هاوڵاتیان لە کوردستان. ئێمەش بە هیوای ئەوەی کە پەیامەکەتان بگە کاک ئازاد تا ئێستا ئەو پاتریانەی کە کۆتان کردوتەوە ژمارەیان چەند بووە؟ وەڵی ناتوانم بە دەقیق بڵێم چونکە شوێن بۆ شوێن فەرقەکە ئەوانی کە پاتری کراوەتەوە مەسەوەی مەسەردامەکە لە هەر شوێنە کۆکراوەتەوە ئەمەش ئێمە وەکو کارەکە تەنیا ئەوەیە خەڵک و شیار بکرێتەوە لەم کارە مەرجنی هەموو خەڵک ئێستا ئامادە بێ هەموو پاتریەکان لێوا کۆبکاتەوە زیاتر مەبەستمەوەیە کە ئەوەیە خەڵک بەدەم داواکاریەکانتان خەڵکانێک هەن بەدەم داواکارێکەوە بەڵام منابێ ئێمە لێرە دەسەوەسان بۆستین چاوەڕێ بکەین خەڵک ئایا بەدەم کارەکەەوە دی ئێمە پەیامەکەمان گەیاندووە ئەکرێ ئێمە بۆ باسیشکەم ینی ئێمە کارەکەمان وەکو تێستێکە بۆ ماوەی 3 مانگ بزانین تا چەند خەڵک بەدەم ئەم کارە ئێمەوە دیێ ئەکری ئەگەرم کارە نەبوو ئێمە ڕێگەیەکی تر بگرینە بەریان لەگەڵ لایەنی پەیوەنددارە شوێنەکانی تر قسە بکەین کە پەیوەنددارن بەم کارە بتوانین هەنگاوی باشتر بن وەکو سەرەتا خەڵک باشاتۆ بەدەمتان
ئەوەی من لە هەندێک شوێنە باشترە بەداخەوە لە هەندێک شوێن شێسان دەبەکە کراوەتەوە یعنی لە هەندێک شوێنە دەبەکان شەر کراوەتەوە نەک پاتری تێکراوە شوێنش کراوەتەوە ئەمەوە ناکرێت ئێمە دەسەوەسان لەو شوێنانەیە بۆ سنکەیتر دەبەکان کراوە چونکە لەواچی خەڵکانێکە بێ ئامادەن خەڵکانێک شەبن تەنیا کەسێکەوەوانێک کە دێ دەبەکەگەن خۆمە خەڵ ناتوە تەنیا کەسێک هاتەوە کارێکرۆ و ئێمە هەنگاوی ترمان نەبێت چاوەڕە نانبین ینی بەم کارە ئەگەر ئەم کارە سەری نەگەر دەستەوەسان بۆسی بڵێ کاتێک کە هەموو بابەتێکی تازە کە دەستی هەموو شتێکی تازە دایم ڕێگر و بربەستێکی زۆرتانێتە سەڕێ بەڵام گرنگەوەی کەەوە بەردەوام بن و لایەندا دەرەنجامێکی باش بەمە دەستوانە با پرسیارێکم بزانم دوای کەەوە ئەم پاتریانە کۆکەنەوانێ چیان لێکن ئێمە لە کۆکردنەوەی پاتریەکانە دوای ئێمە لەگەڵ ئێستا لەگەڵ ئەو کەسانی کە پرسمان پێکردون و شارەزان لە بوارەکەیە لەگەڵ وانەیە قسەمان کرد بزان ڕێگە چارەی گونجاو چییە تەنها ئێمە کۆکردنەوەی پاتریەکانە چونکە ئێمە لە دەرەنجامی ئەم کارە لە دوای 3 ماکە تا چەند خەڵک بەدەمی هاتووە تا چەند کارەکەمان سەرکەوتو بوو ئێمە راپۆرتی خۆمانەوێ ئەگەر بکرێ ئەو لایانی پەیوەندیدار مەسەن شارەوانەکان لە هەموو شارەکانەکە ئێمە لە چەند شوێنێکە دەستمان پێکردووە راپۆرتی خۆمانەوێ بۆ ئەوان بزانین کارەکەمان سەرکەوتو بووە هەروەها چۆن بتوان ئەمانە بەکاربێنەوە چونکە ئێمە ئێستا زانین ریسایکلین لە کورسانە بەتایبەتی من لە گەرمانە باسەکەی نییە لە ئایندەیە وا بڕیارە هەبێ بۆیە ئەمانە نین ئەکرێ بەس ئێمە کۆ بکرێتەوە لەگەڵ لایانی پەیوەندیدار قسە بکەن ئەوان شوێنێک دابێنکەن چونکە ئێمە تەنها ڕێکخراوێک لێستاش بەس لای خۆتان کوێکەنەوە چاوەڕێی کوێکەنەوە تا ئەو کاتەی دوای 3 ماکە لە تێستەکە ئەنجا راپۆرتی خۆمانە بێ لەسەر کارەکە بزانین تا چەند کارەکەمان باش بووە ئەگەر بکرێ ئەمە راپۆرتی خۆمانە دێنەوە بەڵێ ئەگەر لە کاک سەرۆر بپرسم ئەگەر لە راپۆرتەکە بینی بێتە هاوکارەکەت ئاماژەی بەوەیە کە دەربەنی خان ئاوەکەی پیس بووە ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە پاترێکی زۆر لەو شوێنەیە هەیە بەدڵنیاییەوە بڵێ ینی کێشەی پێزبوونی ئاوی دەربەندی خان کێشەیەکە ئەم بە بەردەوام دەوترێتەوە و چەندی جاری ڕەنگە ینی بەرنامەی لە ڕێگەی ئەم کەناڵەوە بەرنامەی لەسەر کرابێ و ئێمە بەڕاستی ناتوانین بڵین بەشێکی زۆر لە هۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان پاتریە بەڵام بە دڵنیایی وەکێک لە هۆکارەکان بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان پاتریە و بۆ ئەوەشی ئێمە بتوانین خۆمان لەو کێشەیە ڕزگار بکەین و خەڵکی کوردستان و بەتایبەت ئەم با بڵین خەڵکی دانیشتوی سلێمانی و ئەو دانیشتی ئەو بەشانەی کە دەکەونە سەر ئاوی ڕووباری دەربەندی خان تکایان لێ دەکەین کە پاتریەکانیان فڕێ نەدەنە ناو زبڵەکانەوە بۆ ئەوەی خەڵکی دەربەنی خان بپارێزن بۆ ئەوەی خەڵکی ناوچەکانی تری گەرمیان بپارێزن چونکە تەواوی دانیشتوانی دەربەندی خان سوود لە ئاوی دەریاچەکە وەردەگرێ بۆ خواردنەوە هەرچەندە ئێستا بەهۆی پیسبوونیەوە خەڵک ناتوانێت سوود لەو ئاوە وەربگرێەوە بەشێکی تر لە دانیشتوانی تری ناوچەکان کە لە گەرمیاندا بە هەمان شێوە بۆ ئەوەی بتوانین ژیانی تەواوی خەڵکی دەربەندی خان و بەشەکانی تر لە گەرمیانە بپارێزین داوامان لە خەڵکی سلێمانی و خەڵکی هەڵەبجەی تازە و ناوچەکانی ترکە لەسەر ئەو ڕووبارن لەسەر لقیتان جەرۆن تکایە پاتری فڕێ نەدەنە ناو زبڵەکان تکایە پاتریەکان فڕێ نەدەنە ناو ڕووبار و سەرچاواوەکانەوە بەڵێ ئەو کەسانەی هەڵەسن بە کۆکردنەوەی ئەم پاتریانە ئێوە و چ خەڵکانێک بێت هیچ مەترسیەک بۆ سەرجەستیان نابێت لەو کاتەیە کە پاترێکە هەڵەگرنەوە دیارە ئێمە بۆ خۆی وەکو ئەو تیمانی کە هەین ئێمە دەستکێش بەکارە هێنین لە کاتی با بڵێن ئەو هاوڵاتیانی کە با بڵێن بەشدار ئەبن لە کۆکردنەوەی پاتریەکان بۆ خستنە ناو دبەکانەوە ئێمە بۆ خۆمان دەستکێش بەکار دەهێنین و قیناعیش دەبەستین کاتێک کە ئەوە بەکارهێنین و بە هەمان شێوەمە دبەیەکی تایبەتیشمان هەیە کە بەجیا ئەو پاتریانەکە دەرئەکەین بەجیا دەخێن ناو دبەوە هەڵی دەگیرن و لە شوێنێکی تایبەت تا ئێمە غەزنی دەکەینەوە بەڵام ینی سەبارەت بۆ پرسیارشت کە کرد یانی ئێمە لە هەندێک ناوچە یاخود با بڵێ هەر بەس بەتەنان لە نمونە لە قەزای دەربەنی خان بێنینەوە لە چەند ناوچەیەک ئێمە ئەو دبانەی کە هەڵمان واسیوە دبەکانمان لێکراوەتەوە ینی دبەکانمان براوە بەشێک لە دبەکانی تر ینی بە سیارە خۆی پیاکێشراوە باوەڕ بکە بەشێک ینی یەکێک لە دبەکانی تر لە بەردەم ئۆفیسی ڕێکخراوەکەی خۆمانایە ئەمە بە تەواوی لێکراوەتەوە هەموو ئەو قەیدانی کە پێوەی بۆ هەمووی بڕاوە یعنی ئێمە بەڵام لە هەمان کاتە لە چەند ڕۆژی دواتر ئێمە سەردانی چەند شوێنێکی ترمان کرد کە ئەو دبانەی تری لێ هەڵواسراوە بەمبەستی ئەوەی کە بزانین ئایا تا چەند ڕێژەی بەشداربوونی هاوڵاتی هەیە یعنی خۆشبەختانە کاتێک کە ئێمە سەردانی ئەوێمان کرد بەهۆی قورسی
ئەوەی کە خەڵک با بڵێ پاتری تێکردەوە بەهۆی قورسیەکەیەوە دبەکە با بڵێ قرتێنرا بوو کەوتبووە زەویەکە باشە یەکێک لە دوکانەکان با بڵێن لای خۆی پاراستە بووی کە بە خۆشحاڵی و ئێمە کاتێک کە سەری دبەکەمان هەڵدایەوە کە ئەو خەڵکە بەشداری کردووە لە کۆکردنەوەی ئەو پاتریاوە بەشێک لە دوکانەکانی مۆبایل کە بەشدار بوون لە کۆکردنەوەی پاتریا ئەمە یعنی چۆن لێ ماندووبوونەکەی ئێمە لەبیر بردەوە یاخود جێگەی خۆشحاڵی بوو بۆ ئێمە بەڵێ کەوەکو هەوڵێک ئێمە لە هەنگاوی یەکەمانە لە ماوەی دەڕۆژی یەکەمانە ئەتوانین بڵێن بەقدر ینی یەکێک لەو دبەسپیانە با بڵێن بەقدر نیوەی دبەکە نیوەی ئەو دبە ینی پاتری کۆکراوەتەوە ئەمە هەنگاوێک زۆر باشە لە قسەکان تا لە سەرەتایە ئەمەژت بۆ داکە ڕێکخراوەکانی شاری سلێمانیشتان لەگەڵایە بەڵام من تا ئێستا هیچ کام لەو دەبانم نەدیوە لە سلێمانی ئەوان دەستیان کردو بۆ هەڵمەتە لە سلێمانی خۆ چاوەڕێیەکەن بەدڵنیاییەوە ئەو دبانە لەلایەن هەڵواسینی دبەکان لەلایەن تۆڕی هاوڕایانی ژینگە لە پارێزگای سلێمانیەوە سەرپەرشتی کراوە و بە خۆشحاڵیشەوە بڵێ ئەو دبانە هەڵواسراوە زیاتر ئەوەندەی من لێ ئاگدار بم لە با بڵێن نزیک مزگەوتی گەورە لە ناوبازار لەو جێگان لە 10 شوێنی جیاوازە هەڵواسراوە بەڵام بە دەقیقی شوێنەکان نازانم ئاساییە باشترکە لەو شوێنانە هەیە زیاتر لەو شوێنانە بێت کە مۆبایل و لێفرۆشی یاخود کاتژمێری لێفرۆش لەبەری ئەوان زیاتر مامەڵە بە پاتی و پیلەواکەن کاگەزات لە بەرنامەیەکی ئاوایە کە لە بابەتێکی ئاوای ئەمە لە ڕاگەاندنیەکەوانیان بابەت هاوروژێنی بەدڵنیاییەوە ئێستا بەشێک لەلایەنە پەیوەندیدارەکان گوێ بیسمان و بینەرمان داواکاریتان چێ لێ ئێمە داواکاریمان لە هەموو لایەن ئەوانەی کە پەیوەندن بە ژینگەوە بەڕاستی ئەبێ هەمومان خەمی ژینگە بخۆین چونکە تەنە ژینگەوە نیە ئیشی ڕێکخراو نیە ئیش تا حکوومەت نیە هەمومانە چونکە وەکو چۆن هاوڵاتی مافی خۆیەتی لە ژینگەیەکی پاک و هێمنابژی هەروەها ئەرکیشێتی پاراستنی ئەو ژینگەی لەسرە بۆیە داواکاری لە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ئێمە هەنگاوەمان دەست پێ کردووە ئەم هەنگاوەمان ناوە هیچ نەبێ ئەگەر و پاتریانەش کۆمەڵی خەڵک کۆیشی نەکەنەوە ئەو شتانە ئەبینن کە پەیامێکە ئەم دەبانە ئەم پاتریانە مەترسین بۆ سەر تەندروستیان ئێمە کاتی دەبەکان ماوەستی خەڵکێکی زۆر کۆوە بۆ لە کاتی دەبەکەیە ئەنێ و خەڵکانی کە نەیشانزانی وەرەخاماندا سەری دەبەکەی کردەوە بۆچیە تێگەیشت کە پاتری چەند مەترسیە بۆ سەر تەندروستی ئەمە پەیامێکە ئەکرێم هەنگاوانە بەردەوام بن هەروەها نەک بۆم کاری ئێمەش چونکە پاتری ئێستا مەرج نییە هەموو خەڵکێک ئامادەیە پاترەکەی لەو شوێنەیە کۆکاتەوە ئەکرێ حکوومەت ڕێگە چارەی گونجاوتر لە کاتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە هاوڵاتیان خۆیان پاترەکانیان بەجاشە شوێنێکی جیاوازتر دابنرێ لە کاتی خۆکردنەوەی خۆڵ بۆی پاترەکان بە جیاوازتر کۆکرێتەوە هیچ نییە بۆ ئێستا جیا بکرێن هەرچەندە ئێمە ڕسایکلیمان نییە بەڵام ئەکرێ پاتری جیاوازترێ لەو شوێنانە چونکە دووبارەوان ئەسووتێنرێن بەداخەوە ئەکرێ حکوومەت هەنگاوی جدیتر بنە لە ڕێگەی هەموو ماڵەکانە چونکە سیارەی خۆڵەکە کارڕاتت بەردەم هەموو ماڵەکان تاک بە تاکی ماڵەکانە گەڕێ ئەکرێ لەوێ شێوازێکی تر بگرنە بەر ئەوان پاتریەکەتوان هەر سەد لەگی جیاوازتر لە سیارەی خۆڵەکە هەڵباسن بۆی خەڵک پاتریەکەی بەجیا کۆکاتەوە چونکە خەڵک نایە پاتریەکەی ئێمە لە 10 شوێنی کەلارە هەڵمانواسیوە ئەو 10 شوێنە شارێکی گەورەیان لە سلێمانی لە دەربەنی خانەشانە نا خەڵک ئامادەنی هەموو خەڵکێک بێ لەوێ کۆکاتەوە ئەکرێوان شێوازێکی تر دابینێن خەڵ لە ماڵەوە کاتی خۆڵەکەی ناڕێژێ ئەویشان بەجیا دابنێ ئەمە هەنگاوێکە ئەکرێ هەنگاوێکی تر بنێ چونکە ئێمە هەر توانای وەکووتمان ئێمە ئیمکانەتی مادی و ئیشی ئێمە تەنها ئەمە توانین ئەو کارە بکەین ئەکرێ لەگەڵ حکوومەتە ئیشی جدیتر لەسەر بکرێن نەک هەر بۆ پاتری ینی بەڕاستی ژینگە ئێستا گرفتی گەورەیە لە بەتایبەتی من لە گەرمیان باسەکەم کێشەیەکی گەورەیە چونکە لە هەموو ڕۆوەکانەوە گرفتی هەیە ئەکرێ هەنگاوی جدیتر بنرێ کۆنفرانس بکرێت لە سەرمان نەک تەنها پاتری لە بەتایبەتی ئێستا دوێنێک لە ڕۆژی ژینگەیە 16 چوار شارەزایەک لە سیمینارێکە باسیەوەی کرد هەنی بەداخەوە زۆربوونی ڕێژەی دۆمەڵان کاک سەید جواد کە سەرۆک شارەوانەکانە لە گەرمیان ئاماژەی بۆدا زۆربوونی دۆمەڵان لە گەرمیانە ئێستا بەداخەوە ینی چەند دڵخۆشکەرە لەوەی دۆمەڵان زۆر بووە بەڵام ئاماژەیەکی مەترسیدارە هەر ناوچەیە کە دۆمەڵان لیا زۆر بێ ئەو زانستی تر قسەی کرد لێ بێ ئەمە نزیک بوونەوەیکە لە بەبیابان بوون یعنی هەنگاوێکە و خاکە بەرەو بەبیابان بوونە چێ بۆیە ئەو دۆمەڵان لێ دروستە بێ هەنی بەداخەوە کرێمە هەنگاوی جدی بن لە حکوومەت ئێستا دەستەیە ژینگە وابزانم لە کابینە ئەبێ بۆ وەزارەت داواشمان کردی ماڕۆکو ڕێکخراوەکان پێشتر لە گەرما داواکە بکرێ بۆ وەزارەت وا بڕیارە بکرێ بۆ وەزارەت کاری جدی بکات لەسەر ئەم کارە ینی ئەمە پاتری هەموو ئەوەی کە مەترسی لەسەر ژینگە هەیە ئیتر بە بیابان بوون مەترسیی گەورەیە لە جیانە و بودجەی زۆر زەبلاهی بۆ تەرخانەکرێ ئێمە وەکو ڕێکخراوەش پێشتریشمان لەسەرم کارە کرد لە مەترسی ئێمە بەڵام ئێستا یعنی وەقسەکەی کاک سەید بێ کە وتی دۆمەڵان یەکێکە لە ئاماژەکان بەداخەوە ئێستا ناوچەی گەرمیان بەرە بە بیابان بوونە چیە بۆی وای کە وای لێنێت و لەسەر دەستی گەنجانی بەهرەمەند و بەتوانای وەکو ئێوە جارێکی دیکە ژینگەیەکی تەندروست بۆ ناوچانە سەرجەمیان بگەڕێتوانێت کاک سەروەر ئێوە کە دەسەکەنە کاریکیوە کە تا چەند لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت هاوکارتان بێت دووەنە هاوڵاتی ئاسایی هاوکارتان بێ بۆیە خۆشترە وەکو خۆ داماژەت پێ کاتێ دەبەکە بینی بە پڕی هەموو خەمانە و لە کۆڵکەوتکە لەو پێش پێوی هیلاگویدا خۆدەمە هیلاکی مادووبوونەکەت لەبیر چۆوانێ
چ ڕێنمایەکەی بە هاوڵاتیانی کە ئێستا زۆر کات لەوانێ بینەری ئێمە بن بەڵام دوابدۆی بەرنامەکەشە چێ پیل و پاترێکی فڕایەتە زبڵەکەوانێ هیچ گوێ بەمانە نایە چیان پێڵی تاوەکو قەنەعەتیان پێ بکەی کە ئەم پیل و پاترێ پێویستە فڕێ بدرێتە شوێنی گونجاوە تێکەڵ نەکرێت لەگە خۆڵ و خاشاکی دیکە بەڵێ ئەگەر تەواوی ئەو هاوڵاتیانە پیان وا بێت پاراستنی ژینگەی ئەوان ئەرکی سەرشانی منە یاخود ئەرکی سەرشانی هاوڕێکانی ئێمە لە چوارچێوەی ڕێکخراوێکدا کار دەکەین ئەوان هەڵەن پاراستنی ژینگەی ئەوان لە پێش هەموو شتێکەوە ئەرکی سەرشانی خۆیانە بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لە ژیانی خۆیان بکەن بۆ ئەوی بتوانن پارێزگاری لە ژیانی نەوەکانی داهاتویان بکەن بۆ ئەوی بتوانن پارێزگاری لە ژیانی تەواوی دانیشتوانی ناوچەکەی خۆیان بکەن پێویستە پابند بن بە ڕێنمایە ژینگەکانی ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان و پابند بن بە ڕێنمایە ژینگەکانی تەواوی ئەو لایەنانەی تریش کە با بڵێن لایانی ژینگەین و ئێمە ژۆکو ئەو ڕێکخراوە ژینگەیانە لێرەوە پەیامان بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان ئەوەیە کە پاتری بە هیچ شێوەیەک فڕێ نەدەنە ناو زبڵ و پاشماوەکانی تریانەوە بەڵکوم بە ڕێگەیەک لە ڕێگە تایبەتەکان دەتوانن پاتری کۆبکەنەوە لە کاتێکشدا کە پاتری بەکارهێنن تکایە با دەستکێش بکەنە دەستیان و ئەو پاتیانش هەوڵ بدەن لە ناو دبەی ئاو کە دبەی بچووکە با دبەکان وشک بێت تەڕ نەبێت ئەم دبە پاتریەکانی تێ بکات و بە شێوەیەک لە شێوەکان هەڵی بگرێت بەڵام با ئەمە دوور بێت لە شوێنی با بڵێن نیشتەجێبوونەوە زیاتر و یاخود ئەگەر هەر ڕێکخراوێکی ژینگەی لە ناوچەکانیاندا هەیە تکایە بعد ڕادستی ئەو ڕێکخراوە ژینگەیانەی بکات چونکە ئەو ڕێکخراوە ژینگەیانە کۆمەڵە خەڵک کاری تیا دەکات و زیاتر لە هاوڵاتیە خەمی پاراستنی ژینگەیەتی بۆیە دەتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ لە ناوبردنی ئەم پاتریانە یاخود بۆ کۆکردنەوە یاخود بۆ شاردنەوەی لە جێگەیەکی تایبەتدا کاک سەرۆر بەڕای تۆ ماوەی چەندێکیەوێت تا کوردستان لەم پاتریە کۆنانە پاک بێتەوە من ناتوانم بە تەواوەتی پێشببینی ئەوە بکەم بەڵام دەستپێکی ئەم هەنگاوەمان ئێمە با بڵێن تقریبا نزیکەی مانگێک دەبێت ئێمە دەستمان کردووە بەم کارە ئەگەر لە دوای ئەم هەتاوەکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار ئامادە نەبووە تەنانەت لەگەڵیشمان با بڵین یعنی گفتوگۆ بکە یاخود بانگشتی ئەومان بکات کە لەسەرم کارەمان لێمان بپرسێت بڵێ ئێوە ئەم کارە بۆ دەکەن بۆ نایکەن ئیشەکانتان گەیشتەوە بەکوێ هەتا ئێستا ئەم پرسیارەمان ئاراستە نەکراوە بەڵام بەو هیواین لە دوای ئەم دوومانگەی تر کە دێدەپەڕێ لە دوای ئەو سێمانگەی کە ئێمە دامان ناوە یەکەم شت هاوڵاتی بەشدار بێت لەگەڵمان بۆی پاتریمان لەگەڵا کۆ بکاتەوە چونکە ئێمە لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو پاتریانی کە هاوڵاتی لەگەڵمان بەشدار لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو پاتریانەوە دەتوانین ئێمە بە هەماهەنگی کۆمەڵی خەڵکی زانستی کۆمەڵی خەڵکی پسوەڕ لە بوارەکەدا ئێمە راپۆرتێکی لێکۆڵینەوە لەم بارەیەوە ئامادە بکەین و بتوانین لە ڕێگەی ئەم راپۆرتەشەوە ڕێژەی پاتری بەدەست بخەین و ئەو ڕێژەیەشمان دەست بکەوێت بزانین ئایا لە سەدا چەندی کوردستان پاتری کۆ دەکاتەوە و ئەو شارانشی کە ئێمە ئەم هەنگاوەمان تیاد ناوە بتوانین وەکو نمونەیەک وەری بگرین بۆ ئەوی لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بگەێنین بە حکومەت بۆی حکومەت کاری جدی و هەنگاوی جدی بنێت بۆ کۆکردنەوەی پاتری لە کوردستاندا بەڵام ئەگەر هاوڵاتیان لە کوردستانە لەم چوار شارە بە تایبەت ئێمە وەکو نمونەیەک وەری دەگرین ئەگەر هەماهەنگ نەبێت لەگەڵمان لە کۆکردنەوەی پاتریدا ئێمە ناتوانین ئەو راپۆرتە ئامادە بکەین ئێمە ناتوانین چکە دەبێت بەڕاستی دەبێت بە ڕێژەیەک هاوڵاتی بەشدار بێت لەگەڵمان ئەگەر نەگا بە ئاستی ڕێژەیەک ئێمە ناتوانین ئەو راپۆرتە ئامادە واتە لە کۆتاییەگەین و دەرەنجامی کامە ئیشی تاگ نییە و ئیشی لایەنێک و ئیشی کەسێک نیە بەتەنیا ئیشی کۆمەڵ و ئیشی دەستەجەماوی پێویستە هەمومان بە هەرەوەزی کاریتیا بکەین کاک سەرۆر لە دەربەنی خان کاگازات لە کەلارەوە زۆر بە خێراتتانەکەین و دەستخۆشیتان لێگەین سپاس بە ئامادەبوونتان بڕۆ لە بەرنامەکە بۆ هیوایی کە زۆرترین بینەرمان ببن و توانی بێتیان سوود لە زانیاریەکانی ئەوە وەربگرن سپاس بە ئامادەبوونتان دەستان خۆش بە دووبارە بەخێر بێن